طبعا ئەو قەدەغەکردنی هاوردەکردنی تەماتە نەک ئێرانی لە هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان و خواروون ناوەڕاستیەوە قەدەغە کراوە لەبەر ئێستا بەروبوومی خۆماڵی هەیە. طبعا ئێمە کاڵین خۆماڵی هەموو عێراق و کوردستان نەگرێتەوە. ئێستا بەروبوومی تەماتەمان هەیە بە منتیقەی بەسرا و زوبێرمان هەیە، بەروبوومێکی زۆرە، ئەحتیمالی هەیە ئێستا تا هەفتەی ئایندەش باوەڕ ناکەم سعرەکان هەرۆ خۆیە بێت، ئەحتیمال لە هەفتەی ئایندەیان نرخەکان تۆزێ هەڵاوسان بەخۆیە ببینێ. ئێستا تەماتێ لە 500 دینارەوە هەمانە تا 750 تا 850 دینار هاوردە و هەم خۆماڵێکەش. ئێمە هیوادارین نرخەکان زۆر لە ئاستی خۆی بەرز نەبێتەوە. ئێمەش حسابی ئەوە کراوە ئەگەر ئەو نرخانەی زیاد لە حەدی خۆی بەرز بێتەوە لەبەر هاوڵاتیان ئێمەش لە پەیوەندیەکەین بە پارێزگا و بە قایمقامەتی سلێمانی و وەزارەتی کشتتوکاڵەوە کە ڕێگەمان بدەن بە ڕێژەیەک هاوسەنجی بازار ڕاگرین ئەگەر بە قسەمانکەن هاوردەی بکەین. بازار ئەگەر بازار نەبوو مەجبوری بە هەرزانتر بیفرۆشی، ئەگەر بازاریش عەرزی تەڵەبی زیاتر لەسەر بوو نرخەکان بەرزەوێتەوە، هیچ شتێ ناکرێت بۆ نرخ، لەبەری نرخ ئازادە، هەر کەسێک بە هەر نرخێکی فرۆشە یاخود بە کەم یا بە زیاد خۆی ئازادە، کۆنتڕۆلی نرخ نەکراوە لە هیچ شوێنێکە.